لەگەڵکردنەوەی دەرگاکەی ژنان دەچنە مەزارگەکە و دەست دەکەن بە نزاکردن و پاڕانەوە. گڵکۆی سوڵتان مزەفەری کۆکبری لەناو ئەو مەزارگایەدایە و مێژوویەکی کۆنی هەیە. ئاورین کەریم تەمەن 58 ساڵ هەر لە تەمەنی مناڵیەوە لەو کاتی دایکی وەک ڕێخەری مەزارگەکە کاری کردووە، هاوکاری دایکی کردو و لە دوای کۆچی دوای دایکیەوە ماوەی 3 ساڵە بۆتە ڕێخەری مەزارگەکە. ئاورین باس لەوە دەکات ژنان بۆ پەرستش و مرازی مناڵبوون و شوکردن و دڵتوندی ڕوودەکەنە مەزارگەکە. ئەو کەسانش کە باری دەرونیان تێکچووە زۆر کات بەوتەی ئەو دوای سەردانیکردنی مەزارگەکە چاکبوونەتەوە. ئەو سوڵتان مزەفەرە خۆی وەختی خۆی پاشای هەولێرێ بووە. ئەوەل کەسیش بە کە مەولود نەبەوی خوندیتەوە لە بۆ ئەوە 11 مانگان خۆی حازر کردیە لۆ مانجی مەولود نەبەوی. چەند عولەمای هینا لە دەوڵەتەکان لە بۆ مەولود خوندنەوە ئێرکانە. ئەو یادی ئێرەی کردیتەوە. ئێستا کەش ئێرە ئەهلی هەولێرێ خاستەتەن زۆر ئیتقاتیان بێرانەیە دێن. نەخۆشی دەینن لۆ مرازی منداڵبوونی دێن ئیکتشوو بکە کوڕژ نێبینی. هەنێک جاریش پیاوان لە مەزارگەکەدا دەبینرێن و سەرقاڵی نزاکردنن. جیاواز لەو بابەتانە ناومەزارگەکە وەک بازارێکیشی لێ هاتووە. ئەو ژنانەی لە شەقامە گشتیەکان کە لوپەلی ژنانە دەفرۆشن لەگەڵ هاتنیان بۆ مەزارگەکە جارێکی تر دەست دەکەنەوە بە فرۆشتنی کاڵەکانیان. نەسیرە کەمال ژنێکی تری ناومەزارگەکەیە. ئەو تەنها نزا دەکات لەبەرەوەی لە ڕابردوودا دەستە خوشکی دایکی ئاورین بووە. بەیادی ئەو کاتە تا ئێستش سەردانی مەزارگەکە دەکات. من دێم بەس دێم زیارەتی دەکەم سوالێک دەبی یەکە لێمان دەکالەکن مەلایلەکەندا چیرەکەنی دادەنیشتم ئەمن ئەو هادێم بەس زۆر زیارە ئەگەر شتەکیشم هەبی یەکە ئەوە بیم ساعادەی دەکەم. سوڵتان مزەفەری کۆکبری لە ساڵی 1954 زاینی لەدایک بوو لە ساڵی 1232 زاینی کۆچی دوایی کردووە. مەزارگەکەشی تا ئێستا لەلایەن وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی پارێزرا و جیاواز لە ژنانی باشووری کوردستان ژنان لە ئێران و تورکیاوە سەردانی دەکەن. شێمە جااف، NRT هەولێر.